والله مليون دولار قرض مسا أو مواد 1 مليون دولار والله بس بدي مكاك جان هاتي بناو كتيا أما جمارة ما تقريبا 200 كوغادة بالليرة كبيش ما ساعة همو يبها وهمو ما تقريبا فاصلة بالسارة إيش دخل لكوان باري جرازان همو ددين زريبة باري زادي باري أو كهربائي دیار عردەکە زیێشی باشە چاوەشی زۆر لەسەرا لاریمانە مەچی حکوومەتیە سەر ئەو سەرمان بەڵام شوێنێکمان بدەنێ با دووری هەولێرێژبی ئیشەکەمان تێدا بکەین ئەو موادەی لە ناودا بنین ئەو موادەدانە بادانە هەمووی گومرگمان داوە قەڵ بەقلی حکوومەت گومرجی لەمەوە گرتە سوودمەند لەما ئێستا لەو لەگە حکوومەتی عراقی کێشەکەی حکوومەت عراقی موادەکەمان لێ ناگەڕێت بچنە ناو منتقەی عەرەبی منتقەی جنوب و منتقەی بەغدا و ئەوانە لێ ناگەڕێتن ئەمە فەرموو ئێستا ئەو هەموو موادە با 1 ملیۆن دلار ملیۆن دلاری عالەمی قەردارم کو ئەو پارەی عالەمی بدەمەوە کو ئەو موادەی ساختکەمەوە عردەکە چاوی لەسەرا چاوەشی زۆر لەسەرا بابا نا مشکلەمان نییە لە شوێنێش تعویزمان بدەنێ هەرێکە و بریکاکە ئەو کۆگا ئەوە جێ عرتان ئەو جێتان دیاری کراوە مۆڵەتی ئەوەندەمان گەشتان دێ خۆتان بکەنە کۆگا و موادی خۆتان ناودانێن با حکومەت زەریبەمان لێوەگری ساڵانەمان لێوەگری هەمووشتمان لێوەگری فقط ئیشەکەمان پێ بکرێ 2000 عائلە بێ نامبڕان نەبی کاکە گیان ئەوەمان داوایە هاتیە بەو سەعات 9 شەوێ پێشەم لەسەر جومعەی کە ئەوە یاسای و قانونی نییە ڕێکانی گرتێ بە سیارە پۆلیسی بە شۆفەر و ئەوەی هاتێ موادمان بەردەکە ئەو موادە هەموو پارەی پێدرایە